کاکی وایە ئێمە برێکارەکانمان هەمووی تەلەفۆنەکانان داخسۆ. باشە کاکی وا یەکشت ئەو پیاوە بەڕێزە قسەیەکی جوانی کرد ئەگەر بێت و بریکارەکان تەلەفۆنەکانیان دابکەن گاز بە گرام فرۆشی بکەن ئێوە وەکو قایمقامێت چی ئەکەن ئیجراعاتان؟ ئەمڕۆ هەشدانە دوکانان کەوە چین وە بەخوبە دراوە کە غازی بەگران فرۆشت بەڵام ئەمڕۆ غاز ناکاتە دەستی وەرتینەکان ئێمە خۆمان دابەشەکەین ئەوە 3 ڕۆژە 2 ڕۆژە خۆمان دابەش ئێمە لە چۆ وەریگرین بەیانیش دابەشکردن هەر گەڕەکەکانەوە قوربانە وازەحەکان کام گەڕەکە بۆ هەموو گەڕەکەکانی سلێمانی هیچ گەڕەکەی نییە غازی وەرچێت هەر گەڕەکی غازی بۆ نەچوو بوو بەیانی ئێمە بەردەوام جوابی خەڵکمان ناوەتەوە وەڵا بەردەوام جوابی خەڵکمان ناوەتەوە بەیانی جواب دەرەینەوە وتیا لە فڵان گەڕ غاز نهاتووە غازیان بۆ لێری وعاتێ تەواو وازەحە باشە کاکی واژیان دەستان خۆش بێ هەر بژین دەست وازەحە بەڵێ ئەم سەرجادەیە ئیسیحامێک دروست بووە یعنی قەرەباڵغیەک دروست بووە بەڵێ باشە براجان دەست خۆش دەست خۆش